سڵاوتان لێبێ. من کەژاڵ ئەحمەدی شاعیرم. لە کەرکووک لەدایک بووم، شاری بازاڕی نەوت و نەتەوە جیاوازەکان. لە دایک و باوکێکی کورد، لە سەردەستی مامانێکی ئاشووری، بە ئامادەبوونی دراوسێ تورکمان و عەرەبەکانمان لە خانوویەکی پچکۆلانەی تەپەی مەلا عەبدوڵڵا. لە 87ەوە شەعرە نووسم. بەرجەستەترین بابەتی شەعرەکانم ژنبوونە. زۆریان لێپرسیوم بۆچی؟ بۆ خۆم لە شەعرێکا وەڵامم داوەتەوە، بۆیە وەڵامی کەسم نەیاوەتەوە، بە تایبەتی ڕۆژنامەنووسان. لەو شەعرەیە ئاڵێم ئەو ڕۆژانە لە ژێرەوە سنگم بە پەڕۆوە بەست و قژم لە ژێر کاسکێتێکی خاکیە شاردەوە. ئەو وەرزانە لە ماڵی ئێمە ژنێتی عەیب بوو، ئەمن شەرواڵ و مەراخانیم دەپۆشی و کە لەم دێ دەچوین بۆ ئەو دێ، سواربوونی وڵاخم ڕەتە کردەوە. نیوەی ڕۆژەکانی ئەو سام لەو دی و دەرگاوە بردۆتە سەرو، هەردەم تەریق بوومەتەوە، بۆ خۆشم نازانم لە چی، هەمیشە شەرمم کردووە، تێناگەم نازانم بۆچی. هەر بەم شەرمەوە چوومە ناو ڕیزەکانی کۆمەڵەی ڕەنجدەرانی کوردستانە کە بزوتنەوەیەکی چەکداری بوو دژی ڕژێمی سەدام. نیوەی کادر و سەرکردەکانی لە شاخ بوون و نیوەکەی تریشی بەنهێنی لە ناو شار بوون. یەکەم دەرکەوتنی شەعریم لەسەر گۆڕی شەهیدێک بوو بە جلی پێشمەرگەوە، هەر جلی پیاوانە. بەڵام یەکەم شعری بڵاوکراوەی من کە سەرنجی خوێنەری بە خۆی ڕاکێشا ئەو شعرەم بوو کە ئەڵێم قەڵەمەکانتان بشکێنن، کەس وەکو خۆم مێژووی بوونم تۆمار ناکا و ڕۆمانی خەمم نانووسێت. ئەمەم لە کۆمەڵگایەکی پیاو سالارا وتبوو کە بە ناوی ژنەوە قسەیە کردوو، بە ناوی ژنەوە بڕیاریەدا و جلی ژنانەشی لەبەرە کرد ئەهاتە سەر شانۆ ڕۆڵیە بینی و لە زنجیرە تەلەڤیزیۆنیەکانی شا لە جیاتی ژن هەر ڕۆڵیە بینی. مێژوویە کە ژنی کردبووە دەرەوە. ویستم لەو مێژوەیە ژن بم. ئەگەرچی حەزمە کرد لە کۆلیژی ئەدەبیات بخوێنم، بەهۆی چوونە ناو دنیای سیاسەت و حیزبایەتیەوە لە پەیمانگای تەندروستی باڵا وەرگیرام، بەڵام پێم ناخۆش نەبوو. زۆریشم پێخۆش بوو چونکە بوارێکی مرۆڤ دۆستانە بوو، ئەتوانم خزمەتی ئینسانی تیا بکەم. یەکەم دامەزرانم لە کەلار بوو، ناوچەیەکی عەشایری سنووری ئێران و ئەو شارانەی تریشی کە لێوەی نزیک بوون هەمووی لە ژێر دەستی ڕژەمی سەداما بوون. ئەو کاتە ڕاپەڕین هات. من لە 89 دامەزرا بووم لەوێ، لە 91 کە ڕاپەڕین بوو ئێمە کۆمەڵێک کچ بووین لە ناو خستەخانەی گشتی کەلار لە خانوویەکی بچووکە ڕێگەی گەڕانەوەمان بۆ شارەکانمان لێگیرە. ئێمە کێ بووین؟ دکتۆرە زوحا کە دکتۆرەیەکی ددان بۆ خەڵکی بەغا بوو، خانمێکی کورد، خانمێکی دکتۆرەیەکی خەڵکی بەغا هەندیسان کە بەڕێوبەری خەستەخانەی مناڵبوون و بوو لە کەلارە
کە خستەخانەیەکی جیاواز بوو لە خستەخانەی گشتی. وردە وردە خزم و کەسوکاریانە ئەهاتن و ئەیان بردنەوە تا هەر من و دکتۆرە زوحا ماینەوە لە خستەخانەکە. کارەکەی من ئەوە بوو کە بچم بۆ بازاڕی کەلار لەگەڵ تیمێکە. کارەکەم ئەوە بوو بگەڕێم بە دوای مەرجی تەندروستی لە کام دوکان و بازار و هەندێک جارە چوین بۆ مەکتەبەکانیش. ئەگەر مەرجی تەندروستی تیانە بوایە دامانە خست. ئەو ڕۆژانە لە بەرباری ئەمنی من ئیشەکەی خۆمم ناکرد لەبری ئەو ستافەی کە لەو خستەخانەیە بوون هەموو کارێکمە کرد. جارێک لەگەڵ دکتۆرە ئەڕۆشتمە قاوش، لەبیرم ناچێت پێشمەرگەیەکیان هێنا لە شەڕا قاچی زامدار بوو. دکتۆر داوای لێ کردم کە لەگەڵیە یارمەتی بەم ئەو پێشمەرگەیە بگرم تا بەبێ بەنج قاچی بۆ بڕێتەوە. لەبەرەوەی دەرمان و کەرەستەکانی پزیشکیش لە خستەخانەکە زۆر کەم بووبوونەوە. منەمەوێ ئەوەم لەبیر بچێتەوە لەبەرەوەی هاوارێکی زۆر جێرێک بڕ و بورانەوەیکی زۆر سەیری کرد. ئەمیز لەبیرم بچێتەوە. جارێکیشە چووم لە دەرمانخانەی خستەخانەکەیە دەرمانم دابەشە کرد و لەگەڵ ئەو بەرپرسەی دەرمانخانەکەیە هاوکاری مەکرد لەبەرەوەی یاریدە دەرەکەی ڕۆشتە بوو. لەبەر پەنجەرەکەیە براکەم و هاوڕێیەکیم بینی بەجلی پێشمەرگە و بەچەکەوە وەستا بوون. وتیان هەر ئێستا خۆت ئامادەکە و ئەبێ بڕۆین. گەڕامەوە بۆ ئەو خانوە بچووکەی هەمان بوو کە ڕۆژی پێشووتر کەسوکاری دکتۆرە زوحا هاتن، دایکی و باوکی و خوشک و برایەکیشی بوون. زۆرم پێسەیر بوو دکتۆرە زوحا لەگەڵیانە نەڕۆشت بوو. لەبەرەوەی خواردن بەهزار حاڵ بەشی هەردووکمانیە کرد. وام لێکدایەوە کە لەبەر ئەوە بووە. لەوەش سەرسوڕهێنەتر ئەوە بوو دکتۆرە زوحا نەڕۆژ لەگەڵیان کە ئەوان ڕۆشتن مایەوە. خۆ ئەگەر بڕۆشتایە لەوانە بوو من بمردمایە لە ترسا، چونکە زۆر تەنیا بووم لەو ماڵەیە. کە هاتمەوە ئەوم بیرکەوتەوە کە هێشتا لە کەلارایە، بەڵام لە عیادەکەی بوو چونکە عەسر بوو. لە پارچە کاغەزێکە بە دەستێکی لەرزۆکەوە بۆم نووسی ببوورە هاوڕێم منە بێ بڕۆم. یەک جانتا هیشانم بوو، دەفتەر و شعر و چەند کتێبێکم تێکرد و بە خێرایی هاتم. هەموو ڕێگاکەی بینی سلەیمانی و کەلار بۆنی شەڕ و ڕەنی خاکی و چەک بوو کە هاتینەوە هەموو کەسێ ڕاهەکا بۆ باوەشی دایک و باوکی دوای ئەو دابڕانە و دوای ئەوەش کە ڕێگەی هاتنەوەمان نەبوو. بەڵام من لەگەڵ براکەم و ئەو هاوڕێیە چوین بۆ ئەمنە سوورەکە. لەوێ دیمەنێکی زۆر سەیرم بینی، ژنێک بەجلێکی ڕەشەوە زۆر لاواز دارێکی پێبوو لە مەیتێکیەیە. نەشمەتوانی سیرکەم بە باشی، بەڵام گوێم لە دەنگی بۆی وت تۆ ئێستش هەر پێم ناڵێ من کوڕەکەم کووە. من چەند جار هاتم تۆ بەم دارە لە من تەیە هەر پێمەوتی کوڕەکەم کووە، ئێستش پێتەڵم کوڕەکەم کووە هەر پێم ناڵێ. ڕامەکرد من بەناو ئەمنە سوورەکە لە شوێنێکە دەرپێی ژێرەوەی ژنانم بینی لە کابینەیەکە فڕێیرا بوو. ئەم دیمەنەیان لەلام بوو بە شعر. وتم لە شعرێکە دەرپێی ژنان ئێستش لە ئەمنە سوورەکە بەعسیەکان ئیداناکەن، خوێنی پاش تەعزیبی کوڕ و خوێنی پاش تەعزیبی کچان دێنە سەر ڕێم، تا بەعسیەک لەسەر پشتی خاک وەستا بێ ئارام نابم و ئارام نیم. ئابەم شعرە و بەجلێکی کوردی ژنانەوە لە نەورۆزی ڕاپەڕینە لە نەو یەک شعرم خوێندەوە. ئیتر کاری من بوو بە گوێگرتن لە ڕادیۆ. ئەمیست هەواڵی ئەو هاوڕێیانەم بزانم کە لە کەلار بەجێم هێشت بوون. ڕۆژێکیان هەواڵێکی زۆر ناخۆشم گوێ لێ بوو. وتیان مجاهدینی خەلق بە دەبابەکانیانەوە. مجاهدینی خەلق حیزبێ بوو دژی
معارەزەی ئێران بوو بەڵام لەگەڵ عێراقا بوو هاوکاریە کرد بۆ شکستپێنانی ڕاپەڕین لە هینەکان نابوو لە خەستەخانەی گشتی دکتۆرە زوحا شەهید بوو. هەروەها هاوڕە شاعیرەکەم کە ناوی محەممەد پەژار بوو کتێبێکی هەبوو لە بازاڕا بوو زۆر جار کتێبەکانی بە بەلا شەیامێ و بیخوێنەرەوە دوای بۆم بگەڕێنەرەوە پێویست ناکا بیکڕی. هەروەها ئەو دکتۆری خەڵکی مصر بوو ناوی جوان بوو. هەروەها مدیری خەستەخانەکەمان زۆر کەس شەهید بوون بەس من ئەمانەم ئەناسی چوم ئەو زەرفەم کردەوە کە لە کەلارەوە هێنا بووم سێرم کرد شعرێکم بۆ زوحا نووسیوە وەختی خۆی وتبووم دکتۆر گیان دانم نایەشێ بەڵام سەرتاپای ئەندامی خێڵەکانی جەستەم گیرۆدەی نەخۆشی عەشقە ئێشە گەر ناتوانی چارەم بکەی ئەوە دانی سپی ڕۆحم هەڵی کێشە. ئیتر بەسەر ئەمانەیە هەواڵی شەهیدبوونی ئەو کوڕەش هات کە لەگەڵ براکەما هاتبوون بۆ ڕزگارکردنی من و هێنانەوەم بۆ سلەیمانی. تاکە دەرمان بۆ برینەکانی من هەر شێعر بوو. من لە 87ەوە ئەم نووسی تانەوە نەمتوانی یەک دیوانیش چاپ بکەم. یەکەم دیوانم ڕەت کرابەوە کە ناوی نەبوو. لە 99 4 کتێبم چاپ کرسیانیان شێعر بوو. یەکەم دیوانم ناوی بەندەری بەرمۆدا بوو. ئەوانی تر شێعر بوو یەکێکیش کتێبی ژن بوو. لە 92 وام بیر کردەوە کە منە بێ لە بواری ڕۆژنامەگەریا کار بکەم. چوومە ناو ئەو بوارەوە لە پامنێرێکی بچووکەوە تا بووم بە بەڕێوبەری نووسین تا بووم بە سەرنووسەری گۆڤارێک کە ناوی پشووی کوردستانی نەبوو کارم کرد. یەکەم ژنە پەیامنێری جەنگ بووم کە چوومە بەرەکانی شەڕ. بیرمە ڕۆژێکیان چوومە بەرەکانی شەڕ و لە شەوا بوو دابەزیم و دەرگاکەم پێوەیە پێشمەرگەیەک لە سەربانێکەوە میلی لێهێنامەوە و قیژانی بەسەرمە. هاوڕەکانی گرتیان وتیان هێمنیان کردەوە. فەرماندەکە پێوتم تۆ چیەکەی لێرە کە ئەم پیاوانە لەم شوێنە ترسناکە بەس چاوەڕوانی مردن و دژمنەکانیانن. وەڵامم نەدایەوە چونکە ئەبوایە لەوێ بوومایە. 14 ساڵ لەو ڕۆژنامەیە کارم کرد. لە زۆر شتایە کەمینەکان بووم لەسەر وتارێکی ڕەخنەی دەرکرام. ڕانەوەستام نەشکام. هەمیشە ئەو خاڵەی کە تایە هەوڵیانەدا بمۆستێن و بمشکێنن ئەلەو خاڵەوە هەنگاو مەنا بۆ ئەوەی کارێکی جیاوازتر و سەرکەوتووتر پێشکەش بکەم. چوومە کەناڵی ئاسمانی کورسات دەرگاکانی ئیشکردنیان بۆ کردمەوە. لەوێ کۆمەڵێ بەرنامەم هەبوو پێشتر ژنێک و هەر ژنێک و ئەمانە بەڵام بەرنامەیەکی جیاوازم پێشکەش کرد ناوی دژە باو بوو دژی باو کە تا ئێستاش لە یادەوەری خەڵکی کوردستانە ماوە. بەرنامەیەکی ئەوەندە سەرکەوتوو بوو بەڵام ئازارەکانی ژیانی من بەوەندەوە نەوەستان. ئازاری سیاسی و کۆمەڵایەتی و تایبەتی و ژیانێکی ئاڵۆز. لەبەرەوە بڕارمدا کوردستان بەجێ بێڵم. 10 ساڵ لە غەریبایەتیا ژیام لە عەمانی پایتەختی ئەردەن. لەوێ هاوسەرگیریم کرد لەگەڵ کوردێکی باکووری کوردستان کە خەڵکی دیار بەکرا پیاوێکی باش و بەڕێز بەڵام محافەزەکار. من لەوێ بووم بە محەجەبە بۆی بتوانم هەنگاو بنێم و کارەکانم بکەم. بۆ پێکەوە ژیانیش ئەوە پێویست بوو. لەوێ ڕێکخراوی ڕووناکبیری ئەردەنی کوردیمان دروست کرد. لەوێ تیپی هەڵپەڕکەی کچان و کوڕانمان دروست کرد. سەرۆکی ئەو ڕێکخراوە هاوسەرم بوو. هەروەها کتێبێکم لەسەر کوردەکانی ئەردەن نووسی. زۆر کاری تریش. هەروەها کتێبێکم ئامادە کرد بۆ چاپ لە شعر بە ناوی زمانی باڵندا بەس هەرگیز نەمنارد بۆ ڕاگەیاندنەکان چونکە لە دوای ڕۆشتنم ئەوان زۆر هەوڵیان نابوو بۆ تیرۆرکردنی کەسایەتی من. دابڕان لە دابڕانێکی سەیرا ژیان بەڵام لە شعر قەتدا نەبڕام. لە 2014 کە من 2018 ڕۆشتبووم بۆ 2018
لە 2014 کتێبێکم لە سلەیمانی چاپ کرد و پارەکەشیم پێشکەش داهاتەکەیم پێشکەش بە ژنانی شەهید و ئەنفال کرد. لە ئەردەن خاتوو ماری لابڕووس هات بۆ ئەوێ عەمان بۆ لام و پرۆژەی وەرگێڕانی شێعرەکانی پێوتم کە زۆرم پێخۆش بوو. مشتێ خوێ لەگەڵ دوان لە خوێندکارەکانی کە ناویان دەریا و میوان بوو کە داهاتی ئەم کتێبەشم بەخشی بە ژنانی قوربانی دەستی داعش. پێشتریش لە چەند شوێنێک لە دنیاە شەعرەکانم جێگایان هەبووە و لە چاپخانەی زۆر گرنگ چاپکراون کە دوایەمینیان ئەو کتێبە ماری لابڕووس لە ئەمریکا چاپی کردبوو. من دوای 10 ساڵ گەڕامەوە بۆ کوردستان. باوەڕ بکەن هەر بە زەرفێکی بە قەرەوەی کە لە کەلارەوە هێنا بوو، هەندێ شەعر و وەرەقە و دەفتەر و کتێب. هەندیسان بە تەنیام لە ڕووی ترس و لە ڕووی تاریکیە، بەڵام هەندیسان ڕانەوەستم. یەکەم جار چووم لە ستنە لە ئێران کۆڕێکی شەعریم کرد و هەموو کچانم لە دەوری خۆم کۆ کردەوە. ئەو لەو وڵاتەی کە 2003 من گیرا بووم، تۆمەتێکی زۆر گەورەش خرابەوە پاڵم، نەبوو هۆی ترسان و ڕاوەستانم. دواتر لە هەڵەبجە شەعرم خوێندەوە، لە هەمووشی گرنگتر لە سلەیمانی لەگەڵ گروپێکی سەمای بالێ کە ئەمە یەکەم جارە لە کۆڕی شێعرا یەکەم جار بوو گروپێکی سەمای بالێ وشە و جوڵەی جەستە تێکەڵ ببێ لەگەڵ گروپێکی مۆسیقا کە ئەوانیش هەر کچان بوون و بە هاوکاری کۆمەڵەیەک لە کچان کە ڕێکیان خست بوو. کۆڕەکەمان کرد. ئەمەشیان هەر کۆتایی نییە، ئەمەش لەوانەیە سەرەتایەک بێ. من بڕیار نییە ڕابوەستم، ئەگەر لەوانەش خراپتر بێتە ڕێم کە بۆ ئێوەم گێڕایەوە. لە کۆتاییە من گوڵی وەفا خەمە سەر گۆڕی هاوڕە شەهیدەکانم کە لەو ڕێگایە ڕۆشتین و ئەوان نەگەیشتن بەم ڕۆژەی کە من قساکەم بۆ ئێوە، و هەروەها گوڵی ئومێد بۆ یەخەی ئەو گەنجانەی کە بڕیارە وەک من جیاواز بژین و وەکو منیش هەرگیز تەسلیم نەبن. هەر شاد بن.